ئێمەگەر بگەڕێینەوە بۆ دواوە ئەبینین کورد هەمیشە ئەوەنەی خۆی زەرەری لە خۆی داوە، ئەوەنەی خۆی هەلەکانی لەدەست داوە، نەیارەکانیان دوژمنەکانی بەو شێوە تەئسیریان لەسەر نەبوو. دیارە ئەوەی کە ئەیبینین ئەمڕۆ هێزە کوردستانیەکان ئەوانەی کە لە هەرێمی کوردستانن بە دەسەڵات و بە معارەزەوە نەیان توانیوە یعنی ڕێکەوتن لەسەر مافە دەستوری و یاساییەکانی هەرێمی کوردستان بکەین وەکو ئەشی بینین. ئەمە یعنی بەداخەوە وای لێیە ئەم هێزە کوردیانە لە جێی بەرژەوەندی بەرژەوەندی شەخصیان کردووە بە ئامانج. ئەو شەڕ ماڵوێرانکەرە لە شەڕە کەس براوە نییە، یعنی ئەوە پێویستە هەموو سەرکردە سیاسیەکان ئەمە بە باشی بزانن کە شەڕ کەستایە براوە نییە، شەڕ ماڵوێرانیەوە. ئێمە ئەگەر بیبینین ئەتوانم ئێمە تاکە میلەت نین کە شەڕی خۆکوژیمان کردووەوەی کە پێڵێن شەڕی براکوژی و پێشم وایە ئەو زەرەرەی کە ئێمە کردومانە کەم میلەت هەیە ئەو زەرەرە گەورەی کردبێ لە ئەنجامی شەڕی خۆکوژی و پێشم وایە ئەوەی کە هێزە سیاسیە کوردیەکان بیری لێکەنەوە لە جێی شەڕ گفتوگۆ زۆر باشترە و بە گفتوگۆ پێم وایە چارەسەری کێشەکان ئەکرێ بە کەمترین زیان. بەڵام ئەگەر بیر لە شەڕ بکەنەوە دوای ئەوەی کە کورد هەمووی ماڵوێرانە بێ بگرن نەیارەکانیش دەستکەوتی شەڕەکە. ئەوەی کە پێویستە بکرێ بۆ ڕوونەدانی ئەو شەڕە ئەوەیە کە سەرکردە سیاسیەکان وەکو وتم بژاردەی شەڕ بەلاوە بنێن، وەکو خۆشیان زۆر جار باسی ئەوەیان کردووە کە جارێکی کە خوێنی کورد بەدەستی کورد ناڕژێ. ئێمە ئەگەر بیرمان لەوە کردەوە شەڕمان بەلاوەنا بیرمان لە دانوستان کردەوە، پێم وایە وەکوڵێم ئەمە بەرهەمێکی باشیە بێ بۆ سەرجەمنەتەوەی کورد و ئەمەش تێگەیشتنی سەرکردە سیاسیەکانی کوردیەوێ و ئەمە لە دەسەڵاتی ئەوان ئەتوانن ڕێگر بن لەم شەڕە. ئەوە پەیوەندی بە خودی سیاسەتی حزبەکانەوە هەیە، هەر حزبێک لە ڕوانگەی خۆیەوە سەیری ئەو بابەتە دەکاتن. پێم وایە بەرژەوەندی باڵای گەلی کوردستان زۆر لەوە باڵاترە و گرنگترە بەوەی کە پێویستە حزبە کوردستانیەکان بە تایبەتی لە باشوور یەک هەڵوێستی بنێن بەرامبەر ئەو بارگرژەی کە ڕوودەداتن لە باشووری کوردستان و هەر حزبێکی سیاسی سربەخۆیە ئازادە لە چۆنیەتی بەڕێوە چوونی کار و چاڵاکیەکانی، بەڵام دەبێ بەرژەوەندی باڵای گەلی کوردستان لە باشووری کوردستان و ئەزمموی کوردستان و تایبەتمەندی هەر بەشێک لە کوردستان لە بەرچاو بژیرێت. بۆیە دەبێت ئەوە خاڵی هاوبەشی هەموو حزبە کوردستانیەکان بێ و ڕەچاوی بارودۆخی هەرێمی کوردستان بکەن، بە تایبەتەوە قوارەی لە هەرێمی کوردستاندا هەیە. بارودۆخی کوردستان پێم وایە ئاڵۆزتر دەبێ و ئەو ئەزمونە یاخود ئەو قوارەی هەیە لە باشووری کوردستان پێم وایە لە ژێر مەترسیدا دەبێتن و پێم وایە ناوبانجی مەسلەی کوردستانی یاخود گەلی کوردستان لەسەر ئاستی هەرێمایەتی و نێودەوڵەتیدا بەرەو لێژی دەڕاتن. پێم وایە زیانێکی گەورە بە بزوتنەوە ڕزگاری خوازی گەلی کوردستان دەگەێنێت. پێم وایە دەبێت لایەنە کوردستانیەکان بە تایبەتی لە باشووری کوردستان پێم وایە دان بە خۆیاندا بگرن و هەوڵی ئەوە بدەن کە ئەو بارگرژیە نەمینێتن و پێم وایە یەک هەڵوێستی بنوێنن و پێم وایە لەسەر مێزی گفتوگۆ دابنیشن بۆ یەکلاکردنەوەی ئەو کێشانە، چکو ئەو کێشانە هیچیان لە بەرژەوەندی هیچ پارچەیەک لە پارچەکانی گەلی کوردستاندانێ و ئەو قوارەی لە باشووری کوردستاندا هەیە پێم وایە قوارەیەکە پێم وایە ئاواتی بەشێک لە گەلی کوردستانەوە دەبێت ڕەچاوی ئەو تایبەتمەندی بکرێت لەو بارەدا، چونکو لە نەتیجەدا پێم وایە دەبێتە بارسوچێک بۆ بەشەکانی تری کوردستان.